هرشم یک ج کامپین سر به پارێزگاها هەولێرەیە. ئەف کۆمپە لە ساڵە 2014 و ji xizmeta awareyên parêzgeha Neynewayê ku xelkê di nava kampê li deverên cuda cuda yên vê parêzgehê hatine bo Hewlêrê bi taybet li sala 2014 piştî wê çendê ku Daişê hêrişkire ser cihûwarên wan û heya niha proseya zivirîna wan gelek ya xav e. Her wekî Hemîd Ebdullah cêgirê berêveberê vê kampê bû mamaje pêdayî. ئەم کەمپە 300 کەروانی تێدایە دەبێت 300 عایلی تێدای بەڵام ئێستا لەبەرەوەی عایلەکان زۆرن یعنی ژمارە سەرخێزانیان لە 8 نەفەر هەندێک عایلە زیاتر ئێمە مەجبورین دوو کەروانیان پێ بدەین نسبەی گەڕانەوەی خەڵکی کەمپ بۆ ئەو ناوچەی کەوا لێی هاتوون زۆر کەمە و هەبووە لە سەدا 2 تا 3 زیاتر نەبووە تاکو ئێستا بە حکمیەوەی کە ناوچەکانیان ئازاد کراوەکو ئازاد بەڵام ئەو ناوچانە کێشە لەسەرن ئەو ناوچانە بریتین لە بوونی کێشە لە بینی کەمەنەتەوایەتیەکان بۆ نمونە وەکو یەزیدیەکان و وەکو موسڵمانەکان لەوێیان بڵین وەکو عەرەبەکان وەکو کورد و شەبەکەوانە بۆیە تاکو ئێستا نسبەی گەڕانەوە زۆر کەم بووە ناکرێتە ئەو نسبەی کەوایمە باز بکەین بۆیە دەڵێن 2 تا 3 لە سەدا بوو. سەدەمên cuda cuda hene ku ev awareya nekarin bizivrin. Nekter Kazım yeke li rûnijvanê sentera Musilê hokara venegera wî babetê emniye û ew bi zehmet dibîne car din bikare bi cihê bav û kalan şan bibe. والله ناچ ما موصل هر بجياني خوم حزك انت لو زبله زبلنيه زبل خانيه ناچ ما موصل لا برمني تشمنيه بو من دالم بو خيزان بو من ناترسمو ناچ ما موصل تواوا تهديدت لكراوا اري والله ناچ ما بخوم عسكري ما تهديلو من كرديا هر ناس لميجي براستيا كاكا 2006 عفت والله ورقة لهم النوسية تلقيق الناس ننا ورقية لكني أودر كيف ردها هذا ما دارت مشان كرده وتسيو بابا قلت كاكا أودر كيف الردها إيه ما دولة إسلامي حتى استعملنا هوليرا كاكا ناقرم بجاني خوم والله لا خطر لو من زور هرنا كما أحمد جي خلقي بارتلايا صدم من نزفريناوي بابت دارايا کو خودیه 8,000 ویانم و بار دارایوی گلک خرابه تو خانین ویجی جبارت الله نینه بوی چندی کو بزفرم لورا بزحمت دبینم دنهادا و باریاره بدم همون چی گویی الحمد لله هیچ مشکلی نه بس مشکلم خانیم نیا لولا برای آدریه داشت خانی لولا نیتم خانی لبر اول وقتی خوم هبو مال بابم بو وقتی خۆم برایەکانم ژینیان نەینابوو تا هەر برامەکەم 2 ژینیان ئینە ئێرە لەبەر ئەوە جێمان نەماوە حەیانەها نەیا دیارەکانێ کەنگی دی ئاوارەیەن دناڤە کامپا هەرشەم بگشتی زڤر نەف سەر جوهوارێن خوێ و دەزگەهی خێرخوازیە بارزانی ژی دەبێژە ئەوا دشیانên مەدابن دێ بەردەوام بین ji xizmetkirina awareyên dinava vê kampê. سمیر هربوی رادیوی سلام کمپا هشم